هێشتا کات ماوە بۆ بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان. بەشێکی زۆری حیزبەکان سەرقاڵی ئامادەکارین بۆ ئەوەی بە شێوێکی باشتر بچنە نێو هەڵبژاردنەکان. یەکێتی نیشتیمانی کوردستان بە پێویستی دەزانێت هەڵبژاردنەکان لە وادەی خۆیان ئەنجام بدرێتن و تاکە مەرجیش پاکردنەوەی تۆماری دەنگدەرانە کە ساڵانێکی زۆرە ڕەخنەی لێدەگیرێت. ئەوەی لە هەمووی گرنگترە پێویستە تۆماری دەنگدەران پاک بکرێتەوە. کۆمیسیۆن پێویستە ئەتیماد بکاتە سەر هەندێک بنەمای سەرەکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان، چکە ئێستا ژمارەی زۆر لە ئاواری سووری و یاخود ڕۆژهەڵاتی و ڕۆژئاوایی و ناوچەکانی تر عێراقی ڕووی لە هەرێمی کوردستان کردیە، احتیمالە هەندێکیان فۆرمی خۆراک و بە هەویە باری کەسێتیشی بۆ کرابێ ئەمانە گەر بێنە ناو تۆماری دەنگدەران ئەوە ڕێژەی دەنگدانەکان یاخود پاچیک و بێگەردی هەڵبژاردنەکە دەکەوێتە ژێر مەترسی. هەر یەک لە کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕایان وایە هەڵبژاردنەکانی ئەم جارێ هەرێم گرینگە، چونکە دەبێتە وەڵامێک لە بەرامبەر ئەو ناڕەزایانەی کە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو دەگیران. داواش دەکەن هەنگاوی جدی بنرێت بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی پاک و دوور لە هەموو تێبینی و ڕەخنەیەکی لایەنە سیاسیەکان. متمانە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بجێڕنەوە، دڵنیایی بە خەڵک بدەن کە هەڵبژاردنەکانی دادێ بەو شێوە نابێت. دوو، ئەو هەڵبژاردنەی دەکرێت بە میکانیزمێکی زۆر سەرکەوتو زۆر پاک و بێگەردەوە بکرێ. هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان پێویستە سێ ڕەهەندی سەرەکیتێدا بێ. یەکەمیان تۆماری دەنگدەران پاک بکرێتەوە، زۆر گرینگە لیستێک بێتن بەپێی تەواجدی ئێستاکەی تاکە لە هەرێمی کوردستان. ڕاهەندی دومیان زۆر گرینگە هەڵبژاردنەکانی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکان و سەرۆکاتی هەرێم بەیەکەوە بکرێت. ڕۆژی 30 ئەم ساڵ دیاری کراوە بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی هەرێمیش دەستی کردووە بە ئامادەکاریەکانی تا بتوانرێت هەڵبژاردنێکی بێکێشە و گرفت ئەنجام بدرێت. بەڵام ئەوەی تا ئێستا ڕوونیە بۆ لایەنە سیاسیەکان و خودی کۆمیسیۆنیش ئەنجامدانی هەڵبژاردنەکانی پەرلەمان و سەرۆکاتی هەرێم و ئەنجومەنی پارێزگاکانە لە یەک کات یاخودنا. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.